کووە هاتی بۆ سیرکردنی میاریە وڵای ئێمە لە دوێنێەوە لە هەولێراتین بۆ سیرکردنەوە یارێ بۆ خۆشەویستی یانەی دایک بۆ خۆشەویستی یانەی پایتەخت ئینشاڵڵا یانەی پایتەخت هەردەم سەرکەوتوو دەبێ و ئینشاڵڵا سەرکەوتوو هەر چاریانەی کوردی دەخوازین ئێمە بەدڵ و بەجان هاتین بۆ یاندانی یانەی دایک ئێمە بەخوای وەزام یەکەم کەس هاتینە سلێمانی لە دنیاوە چی وای لەکری لە دوێنەوە بیتە سلێمان وڵای هەولێر عشقەکە عشقەکی نەبراوێ بەخوای ینی هەولێر لەگە خینمان تێکرد بە بەخوای ینی هەولێر لە هەر شوێنە یاریە بێەوە دەچن بۆ شارە هەر شوێنە گیاریە بێ ئێمە دەچین بۆ شارە و لە ساستۆی خۆمان و شانی خۆمان دەچی خزمەتی یانەکە خۆمان دەکەین چەند ساڵە بەڕێزەی هەندەریانی هەولێریت وڵای نزیک 13 ساعت سار دەبی ئەو دەورە ئەمڕۆ نابیتە هەندەریانی نەورۆز نەورۆزیش بۆ هیچ فەرقینەوەیش یانێکی کوردیە و یانێکی برایانێ و ئینشاڵڵا سەرخۆش یعنی ئینشاڵڵا یەکگر دەبین و لە بینی خۆمان ئینشاڵڵا هەر چاریانەی کوردی لە بینی خۆمان یەکگر دەبین و هەر چاریانەی کوردی لە پێشەوەی ڕزبەندی دەبینین پێم بڵێ کە لە هەولێرەوە هاتنە سلێمانی چۆن ئەو ڕێگەیەتان بڕی وڵی ڕێگەکەمە هەر بە قسەی خۆش و بەو شتانە ڕێگەکەمە پرشتمان دەخوارد و ئەو شتانە بوو وڵا هەر سەعبەت و گاڵتەوە ئەو شتانە بوو پێشبینی چیە بۆ یاریەکە پێشبینیمەوەی هەولێر سێبێک دەباتەوە بەڵێ لێرەوە پەیامت چیە بۆ ینی نۆڕۆز بۆ هەندەرانی ینی نۆڕۆز وڵی ئینشاڵڵا نەورۆز لەو قەیرانەدارایە تێپەڕ دەبی ئینشاڵڵا نەورۆز دەگەڕێتەوە نەورۆزی ڕاستەقینەوە ئاستی جارانی خۆی و لەگە ئینشاڵڵا گە ڕاهێنەری نوێ و ئینشاڵڵا خوای گەورە مۆفەقیان دەکاتن